الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە هەڵقەیەکی تر لە بەرنامەی بەختەوەری بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەختەوەری دنیا و قیامەتمان بکاوە، ئەو بەرنامەیەش بخاتە تەرازووی چاکەکانمان ئینشاء الله تعالى. خۆشەویستان، لە دوو حەڵقەی ڕابردوو باسی هاوسەرمان کرد، ژن و پیاو کە یەک بۆ یەک مای بەختەوەرین، و خاڵێکی دیکە کە ئینسان پێی وە بەختەوەر دەبێت لە دنیا، ئەویش کوڕ و کچن، منداڵن. وە گوتمان ئینسان ئەگە بێوێ لە منداڵەکانیشدا بەختەوەر بێ، دەبێ بە عاقڵانە هاوسەری ژیانی خۆی هەڵبژێریت و گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بکە، بۆی کە ئەو زوڕیەتەی کە پێی دەدرێت زوڕیەتێکی ساڵح بێتن، زوڕیەتێک بێتن ئینسان زۆریان پێوە ماندوو نەبێتن. بەس یەک شت زۆر گرینگە ئینسان ئاگای لێ بێ، ئەویش منداڵی هیچ کەسێک نوسخەی دایک و باوکان نابن لە ئەخلاق و لە هەڵس و کەوت و لە معاملە و لە شکل و شێوە و لە هەموو شتێکی. بەڵام گرینگەوە ئینسان خۆیان لەگەڵ ماندووکە، ئیلتیزاماتی دینیان هەبێ، موسڵمان بن، نوێشکەر بن، ڕۆژووگر بن، حرامخۆر نەبن، حەڵاڵخۆر بن. ئەو شتانەی کە دەبنەمایەی لە کەدارکردنی شخصیەتی ئینسانی خۆ لێ پارێزن، ئیدیکە طموحی ئەومان نەبێ بڵێ وەڵا دەبی وەکو ئێمە بن، وەکو ئێمە نابن. وەکو لێچێک لە هاوڵان دەفەرمێ دعوهم فإنهم خولقوا لزمان غير زماننا. لێیان گەڕن، ئەوانە بۆ زەمانێک خەڵق کراون، خوای گەورە خەڵقی کردوون غەیری زەمەنی ئێمە. ئێستا داکو باوی ئێمە لە بۆ زروف و زەمانێک ئێستانەکە ئەو ژیانەی ئەوان ئەگەر لەسەر شانی ئێمە بێ، بەخوا پێمان ناکرێت. پێمان دەکرێت بە چلەی هاوین بە ڕۆژوو بین و دروێنەی بکەین بەداسی، جێرەی بکەین و بچینە داران، و ئەوجا خێزانەکانمان و کودایکەکانیان پێ ناکرێت. منداڵی ساوە لە تورەکەیەکی نێت و بچێتە بەر بێرێ و لێوێن دەرێ حەیوانەی بدۆشیت و بێتەوە، و ئەوجا شیری بکوڵینیت و ئەوجا پەنیری دروستکا، ئەوجا ماسی دروستکا، و ئیسراحەتی نەبوو. ئیوا هەبوو هەر ئەو دایکانەمان لەبەر حەیوانی منداڵی دەبوو. ئێستا ماشەڵڵا هەر یعنی هەتا دەبیتن دەبێ 56 سۆنەری بکاتن، داخۆی کۆ و کونیە و چەند گەورە بۆ کونێ دەبێ هەردەستی لێ بدەی نەکەی، خۆزەکەی خەتەرە. بەخوا بەو شێوەی نییە. بەڵام چکۆ زروف و زەمەنەکە ئاوالەیە، خەڵکەکە دەقی پێداگرتووە. بینە سەر بابی نیعمەتی منداڵ. طبعاً منداڵ کچ و کوڕ نیعمەتی گەورن بۆ ئینسانی. لەبەرەوەش تەماشا دەکەین پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام دوعایان کردو کە خوای گەورە زوڕیەتێکی باشیان پێ بدات. ئەو جا با تەماشاکەین خوای پەروەردگار لە سوورەتی شوورا ئایەتی 42 دەفەرمێ لله مولک السەماوات والأرض. چێ خاوەنی ئەرز و ئاسمانەکانە و چێ بڕیاردەرە خوا. یەخلوق ما یەشاء، ئەوەی کە بیەوێ خەڵقی دەکا خوای گەورە تەبارەک و تەعالە لە هەموو صنفی مەخلوقات، کە ئێمە شێشتین لەو صنفانەی کە مەخلوقاتی خوای پەروەردگارین و دروستکراوی خوای پەروەردگارین تەبارەک و تەعالە. دەفەرمێ یەهەبو لیمەن یەشاء، یەهەبو
لمن يشاء ئەوەی کە بیەوێ پێی دەداتن کەواتە منداڵ بەخششی خوای پەروەردگارن منداڵ بەخششی خوای پەروەردگارن هەدیەی خوای پەروەردگارن بۆ ئینسانەکان یاهەبو لمن یەشاء ئیناثا ئەوەی کە بیەوێ کچانی پێدەداتن کچیوە پێش قورآن خستوون ئەوانەی کە ئیدعای مافی ئافرەت و ئەوە دەکەن قەناعەت بکەن خۆشەویستانی خۆم ئەو ڕێکخراوانەی کە دروست بوون بە ناوی مافی ئافرەت بەس بۆ فەسادکردنی ئافرەت دروست بوون بەس بۆ بێبەند و باوکردنی ئافرەت دروست بوون بەس بۆ ڕوت و قوتکردنەوەی ئافرەت دروست بوون بەس وەکالەتیان لە شەیطانی وەرگرتووە لەگەڵە خۆڕاپێچیان کەن لۆ ئاگری دۆزە خوا پەنامانداتن دەنا یەک شتی باشم پێ بڵێن ئەو ڕێکخراوانەی کە دروست بوون بە ناو دیفاع لە مافی ئافرەت دەکەن یەک شتی باشیان کردی بۆ ئافرەت بۆ ئافرەتی موسڵمان بۆ جێڕانەوەی شەرم و شکۆ و حەیا بۆ ئافرەتی موسڵمان هیچ شتێک شک نابێ لەبەرەوە دەبێت زۆر وشیار بن خوشکانمان دایکانمان ئەوانە ئەو ڕێکخراوانە وەکو هێڵێکی سوور تەماشەکە نزیکیان نەکەونەوە ئەوجا دەفەرمێ وەیەهەبوو لمن یەشاء الذکوور وەخوای پەروەردگار وەکو بەخششێکیش هەندێک کوڕانیش بە هەندێکان دەدا ئەو یوزەویجهم ذوکرانە و ئیناثا یانەوەتە کچ و کوڕانیان پێدەدا یعنی وایە بەس کچی دەبن وایە بەس کوڕی دەبن وایە کچ و کوڕی دەبن کۆتایی هاتووە لێرە دەفەرمێ وەیەجعل من یەشاء عەقیمە ئیواشەیە تووشی عقم دەبێ منداڵیان نابن بەبێ منداڵی دەمێننەوە چیە کەواتە لێرە بڕیاردەری منداڵانە کە نیعمەتێکن کە ئینسان پێیانەوە بەختەوەر دەبێ ماڵی ئاوەدان دەکەنەوە ماڵەکەەوە چ کابرای گوتی کە منداڵی ساوای تێدابی چەند خۆشە و چەند خۆش گوزەران و ئەو وەسفی ناکرێت خوای گەورە شوای کردو منداڵ چ کەس بێت چ کوڕی بە تایبەتیش کچ ئەوەندە ڕوحسووک و ئەوەندە ژیکەڵەیە خۆشەویستکەرە هەر هەموو عائیلە محەبەت و خۆشەویستی دەخەنە سەر ئەو منداڵی دەبێتە مای بەختەوەری ئەو ماڵی ئەوجا خۆشەویستانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ ئەوە جارێ بەس ئایەت و حەدیسەکان باز دەکەم دوایە دێمە سەرەوەی کە ئینسان چۆن بتوانێتن ئەو منداڵانە وا لێ بکا ببنە مای بەختەوەری ئینسان لەسەریان قەرزدار نەبیتەوە لە فەرمودەیە کە طەبەرانی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕیوایەتی دەکا حەدیسێکی سەحیحە دەفەرمێ حەسەن و حوسەین ڕۆژێک ئاوا غاریان دەدا بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەردووچی فەضەمەهما ئیلەیهی هەردووچی لە ئامێزێ گرتن طەبەن یەک شتان ئاگالێبی بە تایبەتی دایکە بە ڕێزەکان باوکە بە ڕێزەکان لە باوەشگرتنی منداڵ ئاوە وە کوشینی بەخۆیەوە بەڵام نەک هەندەی بۆکشی پراسوانی بشچینی ئاوە لە باوەشی بگری محەبەت و خۆشەویستی زۆر دەکاتن لەلایەن ئەو منداڵی بۆ ئەو دایک و باوکەی علمیەن ئەوە سەلمێنراوە ئەو لە باوەشگرتنی منداڵەکان ئەو منداڵانە محەبەت و خۆشەویستی زۆریان دەبێ بۆ ئەو دایکەی بۆ ئەو باوکەی بۆ ئەو نەنەی بۆ ئەو باپیرەی بۆ ئەو مامەی بۆ ئەو خاڵی بۆ ئەو پوورەی بەس تەماشەکە ئەو کەسانەی کە سارد و سڕن لەگەڵ منداڵەکان موڕێیان لێ دەکەن ئەو کەسانەی کە سارد و سڕن لەگەڵ منداڵەکان نزیکیان ناکەونەوە وەکو سۆبەیەکی ئاگری لێوێن دەرێبێتن دەڵێ بڤە ئەویش بڤە دەبێت لە لای ئەو منداڵانە فترەتێکی پاکیان هەیە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەردووچی لە ئامێزێ گرتن فەرمووی ئین الولەدە منداڵ جا بە هەردووچی دەگوترێ وەلەد ئین الولەدە مەبەستی هەردووچی سنفەکەیە کچ و کوڕ مەبخەلە مەجبەنە مەحزەنە مەجهەلە بە کۆی ڕیوایەتەکان ئەو چوار صیفەتەی باس کردوون دەڵێ منداڵ دەبنەمایی چی مەبخەلە دەبنەمایی ئینسان کە ڕەزیل بێت لەبەرەوەی مەسەلەن دەبین منداڵی خۆی جا دەڵێ کورە لە ماڵ و منداڵی خۆی سەرف دەکەم ڕەزیلی دەکات چروکی دەکات دەستی کراوە نابێت مەجبەنە ترسنۆک دەردەچێتن لە ترسی منداڵەکانی
ناچێتە جەنگ و جیهادێ دەڵێ مەگەر بکوژرێ منداڵەکانم بێ سەرپەرشتیار بمینەوە. ها مزاهرەیە کە مەسەرەن دژی زاڵم مستەمکاران کابرا ناچێ بەشداری مزاهرەکەی ناکاتن وەڵام مەگەشتەکەم مێ بکەوێتن با منداڵەکانم هێتی بنم منداڵی خۆلۆ چێ هێتی بکەم مەجبەنە منداڵ ئیوایە مەسەرەن دەبینی زوڵمی لێ دەکا فکر لە منداڵی خۆ دەکاتەوە بەرپەچی زاڵم مستەمکاری ناداتەوە لە بەر منداڵەکانی خۆی. ئەو جا چییە مەحزەنە منداڵ جێی خەم و خەفەتیشن بۆ دایک و باوکان تەماشە نەخۆش دەکەوی ئەتو خەفەتانی پێدەخۆی تووشی حادیسەیەکی دەبی خەفەتانی پێدەخۆی دەمریتن خەفەتانی پێدەخۆی. ئەو جا چیە مەجهەلە مایەی ئەوەیە کە ئینسان بە جاهیلیش بمینیتەوە. هیوا هەیە کاتی خۆی سەفەریان دەکرد بۆچی بۆ تەڵەبی عیلم دەڕۆیشتن ماڵ و منداڵیان بەجێ دێشت کابرا منداڵی هەبوون منداڵی خۆی بەجێ ناشتن دەیگۆ بە ئاگام لە ماڵ و منداڵی خۆی بیتن کوڕە دەی خوای گەورە کەریمە بە جاهیلی دەماوە. منداڵ لە سەردەمی جاهیلیشدا یەکێک بوون لە مای بەختەوەری و مای خۆشگوزەرانی ئینسانەکان. لەبەرەوە عەبدولموطەلیب تەماشەکەن خۆشەویستانم کە باپیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام طبعاً پیاوێکی زۆر مەشهوور بووە لە ناو قوڕەیش زۆر خانەدان بووە زۆر سەخی بووە بەڵام یەک کوڕی هەبوو. جار جار قوڕەیشیەکان زوڵمیان لێ دەکرد زۆر پاڕاوە لەخوا تیخوا دە کوڕانم بدەیێ وعد بێ ئێچیان دەکەمە قوربانی بۆ تو. هەندە تالیبی منداڵان بوون بەڵام ئەو کاتەی لەبەرەوەی زروفی القەوی ئەکل الضعیف ئەوەی بە قووەت بوو زعیفەکەی دەچەوساندەوە خەڵک زیاتر تالیبی کوڕان بوو تالیبی کچان نەبوو. لەبەرەوە گوتی خوایە دە کوڕانم بدەیێ وعد بێ یەکیان سەر دەبڕمنە بۆ تو یەکەمە قوربانی. خوای گەورە بالفعل دە کوڕی دانێ دەبیزانە داخۆت و چ دەکەی هەستا عەفوەن ئاخر کوڕی عەبدوڵڵا بوو لە هەمانیشی خۆشتر دەویست لە هەمانیشی نەرم و حەلیمتر بوو. عادەتەن ئاخر منداڵ خۆشەویستە لە ماڵەوە دەڵێ مەشوەڕەتی کرد بە گەورە و ڕزپیانی قوڕەی وتیان کاکە قوڕعیان لە مابەینی بکە. قوڕعی لە مابەینی کردن عەبدوڵڵا دەرچوو عەبدوڵڵا چۆن سەر ببڕیت لە هەمانی خۆشتر دەوێت. ئەو جا هات مەشوەڕەتی کرد وتیان کاکە بینە دەوشتر بیکە قوربانی لە جیاتی عەبدوڵڵا هەتا 100 وشتر ئەو جارەی قوڕعی کرد وشترەکان دەرچوون عەبدوڵڵا دەرنەچوو. لەبەرەوە لە سەردەمی جاهیلیشدا عەفوەن منداڵ ئاوا مەطلوب بووە و منداڵ داواکراو بووە. ئەو جا خۆشەویستانی خۆم لە قورئاندا 5 جار بەنون هاتووە بەنون خوای گەورە دەفەرمێ المال والبنون زینة الحياة الدنيا بەڵام والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا یان دەفەرمێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ماڵ و منداڵ فریات ناکەوێت بەخۆ کردەوەی چاکت نەبێتن بەڵام کردەوەی باشت هەبوو لە چاکە و فەضائیلی ماڵ و منداڵیش بەشدار دەبی. ئەو جا کە دەفەرمێ المال والبنون زینة الحياة الدنيا ڕازاوەی ژیانی دنیای ئینسانن ماڵی ئینسان ئاوەدان دەکەنەوە ئینسان کەیف خۆش دەکەن خۆشگوزەران دەکەن بەڵام خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ئەوەی کە لای خوا دەمێنێتەوە تەبارەک و تەعالا باقيات الصالحات ذکر و ویردی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. 23 جار بە ئەولاد هاتووە منداڵ 23 جار بە ئەولاد هاتووە کەلیمەی ئەولاد لە قورئان هاتووە کە مەبەستی پێ کوڕ و کچن. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وقالوا نحن أكثر أموالا وأولادا وما نحن بمعذبين.
يعني باسی مشریکەکان دەکاتن قەناعەتیان وا بوو چێ ماڵ و منداڵی زیاتر بێ بەڕێزتر دەبێ لای خوای گەورە و خوای گەورە محاسبەی ناکات بەڵام وان نیە و پێچەوانەیە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەوە وعدی شەیطانی مەلعونە کە وعدی بەخوا داوە واستفزز خوای گەورە پێ دەڵێ واستفزز من استطعت منهم بصوتك وأجلب عليهم بخيلك ورجلك وشاركهم في الأموال والأولاد مشاركة إبليس لمال من ضالي بتسيا بويك إنسان مسائل الشرعي الرساونك ومسائل الشرعي بجيب خاتن أو جا خواي پروردگار تبارك وتعالى لسورة توبة ببيغمبر دفرمي عليه الصلاة والسلام ولا تعجبك أموالهم وأولادهم إنما يريد الله أن يعذبهم بها في الدنيا وتزهق أنفسهم وهم كافرون أي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام زور عفوا سرسام ما ببا مالو من دالي أوانا بزوري من دالي أوانا أو زا خواي پروردگار تبارك وتعالى لسورة المنافقون دفرمي يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم وأولادكم عن ذكر الله با مالو من دالتان سرقالتان نكن لذكر ويردي خواي پروردگار تبارك وتعالى ولسورة التغابن خواي پروردگار دفرمي يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم إيوة بشيتشي من دالكانتان لجنكانتان دجمني إيوان أغاتان ليان بيتن لآخر آيات داك خواي پروردگار هل سورة التغابن دا دفرمي إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم مالو من ضالي بشيشي لإيوة فتنة تاقي كرنوية إنما أموالكم وأولادكم أداة حصرة يعني مالو من ضال زي ابتلاو تاقي كرنوية إنسان كان أو كومل آيات وحديث يقبون لسر من ضال أو زال درسي داهاتو قرتمن باقي به دين سر أويك چون بتوانين من ضالكان من ببنە مای بەختەوەری و منداڵەکانمان ببنە جێی خۆشگوزەرانیمان و منداڵەکانمان ببنە سەدەقەی جاریە لە دوومان بۆی کە پێیانەوە بەختەوەر بین ئەگەر ڕەچاوی ئەو قاعدە شەرعیانەمان کرد کە عولەما دایان ناون ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێتن و پێیوە پابەند بووین و وامان معاملە دەگەڵ منداڵەکانمان کرد ئەو منداڵانە دەبنە مای بەختەوەری ئینسان دەبنە مای ڕێز و حورمەت بۆ ئینسان بەڵام ئەگەر هەر وەچی کوردەواری گۆمان دەگوێت هەر وەسەر دنیانان بیت و هەر زیادکردنی ژمارەیان بیتن بەخوا ئینسان جیرۆدەیان دەبیتن لە ڕۆژی دوایی و ئیستیفادەی هیچیان بۆمان نابێتن والسلام عليكم ورحمة الله وبركاته